سەرەتا بە مارشی زەردەشتیان دەست پێەکەین دوای ئەوە شیعر بە شیعر دەست پێەکەین و دوای ئەوە بە پرۆسی پشتیان بەستنمان هەیە لە شەوی هەڵدایە کە خۆم پشتیانە بەستم بۆ 4 کەس دوانی خاتون و دوانی پیاو دوای ئەوەش بە ئاهەنگ و گۆرانی و خواردن و خواردنەوە و بەو شتانە شەوەکە بەڕێەکەین کە دیدەم دوور لە تۆ بێنورم شەو کوڕە زاڵم بە خۆمان کێک لە بۆنی مێخەکەم بەستە گۆرانی کاریمەردە بە هیمەت و هاوکاری و هاودەنگی و ڕۆحی پێکەوە ژیانی هەموو ئاینەکان دەست خۆش دڵداتان پیرۆز بێت نانا ببورن هاوڕێیان من هەڵە بووم ئەو لە مێشەوە هاتووە من ڕۆشتە بووم بۆیە هەستم بەو نەکردووە ئەو نەتێکەوە لەم هۆڵە کۆبوونێتەوە بە بۆنەی شەوی هەڵداوە ڕاستی ئەم شەوە خۆشە شەوچەری ئەم شەومان بە شێر و مۆسیق و گۆرانی و قسەی خۆش بەڕێبێ ئەو ڕۆژەشی کە عاشق بووم زانیم پێشووتر دوو چۆگە بەڵکو دوور و باردی شەوی هەڵدا مێژوویەکی درێژی هەیە لە کوردەواریدا و هەروەها کەلتور و ئەدەب و هونەر و شیعری کوردی بەڕاستی پڕ بووە بە شەوی هەڵدا کە کۆتایی پاییزە و سەرەتای زستانە ئەوەی پێویستە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە ئەمساڵ بە شێوەیەکی جیاوازتر بە شێوازێکی نەوەیتر بایەخی زۆر درا بە شەوی هەڵدا بە زیندووکردنەوەی ئەم شەوە بە چالاکی جۆرا و جۆر لە هۆڵەکان لە دەرەوە لە چایخانە و لە قاوەخانە کەلتوریەکان ئەم شەو لە شاری کەلارەم یادەمان کردەوە لەگەڵ گروپی مەستورەیە دیارە سەرەتای کردنەوە یادەکە بە شێر دەستی پێ کۆتاکە شێر بە شێر بوو یادێکی جوان بوو تا ئەندازەیەک توانی لەناو ئەو فەزا سیاسی کە چەقی بەستۆم ڕۆ و دۆخێکی ناخۆش بۆ کوردستانە دروستووە ئەم یادانە بتوانێت ئارامێک بە ڕۆح دروستکە راستی دیدن من اپیشانگه ها گلک باشه و مفایا بو قطابی به تفکر و هر راستا گلک پرتوکین گران باها جیتی دهانه کشلانه یعنی بجن پاره داره بر کشلانه مفای و گلک مفای دیگه هم قطابی از بینم دیدن من گلک قطابی کم سردانا به پیشانگه هست که بکرینا پرتوکان و از ایکش از باب بیت زفرینم به حکومته چون که اگر هم صح کنه حکومت چی گیرینگی بواری پرورده کردن نادد بواری پرورده سابورت به قطبی و جیم چه بیشتر بیشین امریکا سردمک اینترنتی قطبی بارابطری برای خود کت اینترنتی نزانید کو اینترنت چه جانا بی تبدیل هندی کو آبید پرتو خانه بیاری تو پرتو کی بخوابینی تو و خوابی آوا میکرد به همی باره که و از خواهد صد بینم کو اینترنت حتی کشید مروی آوا بکرد بس نوکی پرتو خانه